باش پێشکەشکردنی دەست لە کارکێشانەوە لەلایەن عادل عەبدولمەهدی سەرۆک وەزیرانی عێراق گفتوگۆی جۆراوجۆر هاتووەتە ئارا، بەڵام هیچ لایەک بەرچاویان ڕوون نییە ئاخۆ عێراقی پاش عەبدولمەهدی چۆن دەبێت. وتەبێژی حکوومەتی هەرێمیش دەڵێت ڕێکەوتنی مەبدەئیان لەگەڵ حکوومەتی عێراقدا کردووە و نەمانی عادل عەبدولمەهدی کاریگەری نابێت. طبعاً ئێمە پرۆسەکە پەیوەستە بە بەلانی دامەزراوەیە هەیە، مەسەلەن دامەزراوەی وەکو وەزارەتەکان وەکو حکوومەت، بۆیە ئەمە هەنگاوی باش نراوە لەو بارەوە و ئتفاقی مەبدەئی هەیە لەسەر ڕێککەوتن، بۆیە تەسەوڕەکەم ئەم پرۆسەیە بەردەوام دەبێ و ئەگەین بە ڕێککەوتن. کۆی دانوستانەکان لە عێراق سەرۆکی فراکسیۆنی گۆڕان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەڵێت دەست لە کارکێشانەوەی عادل عەبدولمەهدی ڕێکەوتنەکان دەگەڕێنێتەوە خاڵی سەرەتا. کۆی دانوستانەکان لە عێراق دیسانەوە قاتەوە چوارچێوەیەکی تر دەست لە کارکێشانەوەی حکوومەتی دکتۆر عادل عەبدولمەهدی، چونکە بێ حکوومەتێکی تازە دەست بەکار بێت لە عێراقا و ئەمەوە کات کە پرسی دەستوریش ببێتە یەکێک لەو باسوخواسانی کە لە ماوەی داهاتوو بێتە گفتوگۆی نێوان لایەنە سیاسیەکان. هێشتا ڕوون نییە ئەگەر لایەنەکان بتوان بگەنە ڕێککەوتن لەسەر کەسایەتیەک کە بتوانێت خۆشەویستی شەقام و عەتفی شەقامیش بەلای خۆیان ڕابکێشێ، احتیمالەکە حکوومەتێکی تازە دروست بێ و گەرنە دوور نییە بەرەوە هەڵبژاردننی پێشوەخت بچین. لەم حاڵەتە بژێری مادەیەشتاوێک ڕئیسی جمهور شارەزایەکی دەستوریش ڕێکارەکانی پاش دەست لە کارکێشانەوەی عادل عەبدولمەهدی ڕوون دەکاتەوە کە ڕئیسی حکوومەت ئیستیقالەی کرد ئۆتۆماتیک طبعاً کە ئیستیقالەی کرد واز دەهێنێ بە جوێرەی مادەی هەشتاویەک ئەڵێ ئەگەر ڕئیسی حکوومەت ئەگەر مەنسەبەکە خالی بوو خلوو بوو واتە خلوش سێشتە ئیستیقالەکردن مردن یان ئیقالە پێکردن لابردن حکوومەتەکە دەبێ لەم حاڵەتە بژێری مادەیەشتاوێک ڕئیسی جمهور شوێنی ڕئیسی وزەرا ئاگرێتەوە، بەڵام بمەرجێک لە ماوەی 15 ڕۆژە کاندید تەقدیم کە بۆ لە کوتلەی ئەکبەر طبعاً بۆ پەرلەمان بۆی دەنجی لەسەر بدرێت. مادەی هێشتاوێک وا دەڵێت یعنی دەڵێت حاڵەتی چۆڵبوونی مەنسەب ئیستیقالەکردن چۆڵبوونی مەنسەبە. بڕیار وایە ڕۆژ یەکشەمە ئەنجومەنی نوێنەران لە سەر نامەی دەست لە کارکێشانەوەی سەرۆک وەزیران کۆ ببێتەوە، بەڵام تا ئێستا ڕوون نییە ئایا پەسەندکردنی دەست لە کارکێشانەوەی عادل عەبدولمەهدی کۆتایی بە خۆپیشاندان و ناڕەزایەتیەکان دەهێنێت یاخود نا. ڕاستی حەمامین، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.